گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. خۆشەویستان و ئەزیزان سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. من جەلال گۆڵەیم ئەمڕۆ ڕاستەوخۆ لە تەلەڤیزۆنی میکس میدیا دیجیتال HD لە 94.1 لە ڕادیۆی میلی گەڕیان لە خزمەتان نابم. هاتینەوە ئەم جارە سەیرانگایە دوودارە هونەرمەندی دێرینی شاری سلێمانی و هاوڕێی خۆشەویستم کاک جەبار مەجی. زۆر سپاس برای بەڕێزی قوربانە بم. جەبار مەجی هونەرمەندێکی دێرینی شاری سلێمانیە، سپاس دەکەم بەڕێزی، لە وڵاتی بەریتانیا ژی وایە. بەڵێ کاکە جەناجە. جا بەسەردان هاتۆتەوە بۆ شاری سلێمانی، پێم خۆش بوو ئەمڕۆ ڕاستەوخۆ لە خزمەتیا بم. هونەرمەندێکی دەنگخۆش و کەسێکی ئەزیز و ڕۆحسووکە برای بەڕێزی لە ناو هونەرمەندانە بە تایبەتی کاک جەبار یەکێکە لەوانەی کە تا ئەم دەقەیە دڵی کەسی نێشانوە. زۆر سپاس وە زۆر کوڕێکی ڕووخۆشە و وە زۆر شتیش من لێرەوە داوای لێبوردنەکەم کە هەر شتێکم وتە بێت تا ئێستا بۆ تۆ. برای بەڕێزی تۆ خۆش دڵی گەورەیە جەبار. نانە بە دڵنیاییەوە تۆ کەسێکی بەڕێزی لای من کاکە زۆر زۆر سپاس دەکەم. هەمووشمان تۆمان خۆشێ بە دڵنیاییەوە وەکو من و هەموو هونەرمەندەکانی تر و هەموو گۆرانی مەژغانی. ئێوە عەزیزن، ئێمەمیشە ڕێزمانە بۆ جەناب و سپاس دەکەین بۆ ئەو ئەرکوماندوونەکەی کێشی لەگەڵ و هاوڕێی خۆشەویستانە. ئەوە گەورەی جەنابتانە، ئێوە بەڕێزن بە قوربانم. جارێک تریش هەر عەزیزە وەلی یاخوا بەخێر بێ وەلی ژیان. جا سەیری کە بەعەکسی من و جەبارەوە وەلی ئەمڕۆ قۆڵکورتی لەبەر کردو، ئێمەش بلووسمان لەبەرایە کاکە ئاوایە. جا تو کوورەوە کەی سپلێتە بەش هەموو گەرمەکەیەتی ئەمە بە حساب ساردە هەڵکردوە کاکرێ باس یا جاران وانە بوو. کاکە ئامانجی گوڵ و دڵ کوڕە خۆبەخشەکانی ڕادیۆی میلی گەڕیان ئیشەڵا ئێوەژە بن بە ڕۆژنامە نووس و ڕاگەیاندکار پەلەم بۆ مەکە. کاکە میرشادی گوڵ تیکتۆکەکەی جەلال گۆڵەی کردوەوە، ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ پەیجی جەلال گۆڵەی. کاک ڕێباس سڵاوی لێبێ ئەمڕۆ هەچی ئەرکە قورسەکانە میخستۆتە سەر خۆی، تۆزە گوێەکەم بۆ زیاکە باوکی من. سپاس بۆ کاگورانی گوڵ و دڵ ئاغالەر، سپاس بۆ کاگالان بەرپرسی ڕاگەیاندن و پەیوەندیەکان، سپاس بۆ کاک جەزای ساس ئەمڕۆ ستایلەکەی گۆڕیوە، جەزایان خۆی قۆس کردووە. بەزە و بلووسەی کوێی بووەوە ڕێبە لە کاکاوە چوو. ڕێز و خۆشەویستیمان قبول بکەن خۆشەویستان. ئەمڕۆ بۆ پەیوەندی 070 470 52 64 ئاسیا 050 727 85 ڤایبەرانە باوکی من. ئەمە کامە بوو 070 891 75 ئەمە وای ئیستاپە ئەتوانن پەیوەندی بە کاک جەبارەوە بکەن و هاوڕێیانەی ئەوروپا و کوردانەی ئەوروپا لە خزمەتی هەموو لایەکابین. ئەمەوێ سپاسی ئاوی لایفی سلێمانی بکەم ماشەڵا ئەڵێم، سپاسی کۆمپانیای فازلین، کۆمپانیای ئایچی و زۆر زۆر سپاسیانەکەم، چاویان ماجەکەم. خۆشەویستان کا کامەرانی سنەی چێشخانەیەکی زۆر خۆشی کردوێتەوە لە تەنیشتی بەنزیخانەی ئازادی، چێشخانەی کامەرانی عوسمانی خولەسنەیی. ئەم نیوەڕۆی لێوە بوون بەڕاستی خواردنێکی عەجیبیانەیە. جەبار نیوەڕۆیەکەچیت ئینشاءڵڵا زۆر زۆر دڵنیاییەوە. ئیشەڵا سەردانی کاکامەران بکەن بەس مەقەهر بن بەخوا لە یەکان نایمێنێ هەبێ ئیتر لە دەوری 12 ئەگە شەو زوو بۆی بخەوی. ئەرە وەڵا بە بۆی بخەوی. باشە ئیشەڵا کاک ئەحمە خۆشناوەتی ئەها یەک ماچ بە قوربانیەوە خوایەوە بم. ئێمە بین بە عەزیەت بۆ تۆ برای بەڕێزی ئێمەی کاک ئەحمە خۆشناوەتی بەرپرسی هەموو پەیجەکانمانە. زۆر زۆر سپاسیەکەین عەزیەتی ئەین هەموو کاتێ. دوای سەرکەوتنی بۆ خوازی ئەمەوەیەک شت بە هەموو ئەو هونەرمەند و ئەو هاوڕێیانەی خۆمان بڵین ئێمە کە بەرنامە ئەکەین جاری وا هەیە من باسی کاگوەلی یەکەم یا کاک جەبار یا هەر کاکیش تر هەر هونەرمەندێکی تر کەس دڵی هیچ نەکا بەداخەوە دوێنێ هونەرمەندێکمان لە هونەرمەندێکی خۆشەویست کا کاروان نووری عاجز بووە لێرەوە من داوای لێبوردن لەو بەڕێزە ئەەکەم، داوای لێبوردنی لێ ئەەکەم. نابێت لە کەس عاجز بی قەی چێکە ئێمە ئیشەڵا نە سوکایەتی بە کەس دەکەین نە قسەی غەڵەتیش بەرامبەری کەس دەکەین. و من لێرەوە داوای لێبوردن لە هەموو هونەرمەندانەکەم. جا کاکە بۆ حسابەی تۆ ئەبێ ئاراز ڕەباتی بە قورئان من بکوژێ بەڕاستی ئەبێ قەهەر بمکوژێ. کاک ڕێباری مەلازادە مامۆستای بەڕێز ئەو هەموو من قسەی لەسەرەکەم حتا ئەم دەقەیە تاقەیە گوشەی بە من نەوتووە هەروتێتی دەست خۆش بێت تۆ چێڵی بێڵە. وڵای تۆ بە خۆشەویستی و ڕێز و احترام و باسییانەکە من ڕێزمێ بۆ کاکە کاروانی وادارم دڵی فراوامێ بەرامبەر کاکە جەلال و ئەو هاوڕێی خۆشەویستانە. ئەوە ڕەفیقی کاک جەبارە. کاکتوانامان لەگەڵایە کاکتوانە قادر لە بەریتانیاوە
کاکە ژاسڵای خواتەنە لەبێ کاک جەلال دەنگ و باس چۆنە کاکە توانای ژیان هەردوو چاوم توانای خۆمانە کاگە توانای بەڕێز تۆ بەڕێزی کاک جەلال دەستێ ماجە ڕێز و سڵاو خۆشەویستی مێ بۆ کاکە جەباری خۆشەویست برادەرێکی زۆر خۆشەویست برای بەڕێزی چاو ماچ کاک جەبار زۆر خۆشەویستە بەس کاک جەلال با گلەیە یەکەم تۆ وتی سەعات سێ ئەلێسە داخلیش بوونجا خۆ لە خۆ چوومە سەر فەیسبووک جا تۆ قسە بۆ بکەم ئاو کاکە جەزایە لە شەوەوە فرکانێتی بۆ پاتریەکمان دەست ناکەوێت لەبەرەوەی کارەبا بڕۆ لایفەکەمان قەتع بێت ئێقەی ناگە بڵاو کردای وتە زوو دەست پێەکەین دەی ئیتر خەجاڵەتمەوە کاگەحمە خۆشناوەتی سەریشمان لەو تێگاوە باقی پێخەتمە دوژمنی خەجاڵە دێ بە قورئان ئەو کاکە جەوارە شەڕەنسیەر نێداماوە وەڵاش پر شانسی هەیە زانی بۆ بە 5 دقە داغڵ بووین بەرنامەکانی تر ئەمەنە بیگرە و بەدەنگتیا بوو بەداخەوە کاکتوانە پەیوەندەکەی داخرایەوە خۆشەویستانە چمە لای گۆرانیەکی کاک جەبارمەجی کە دەمێکەوە گوێم لە دەنگی نەبووە بەداخەوە ئەچینە لای گۆرانێکی خۆشی کاکە جەبار و دوای ڕاستەوخۆ لە خزمەتان نابین فەرم ئەو گۆرانیەش ئاوازی خۆمە هۆنراوەکەی فۆلکلۆرە لێرە دووبارەیەکەمەوە پێشکەش بە کاکە جەلال و هەموو هەواداران و بیسەران و بیرەرانی ڕادیۆی گەڕیان واتە گەڕیان میدیا هندم صبر کرد صبرم لێ بڕا هندم صبر کرد صبرم لێ بڕا وەک مەزلوو ناوم بە شێتی زڕا بە شێتی زڕا وەک مەزلوو ناوم بە شێتی زڕا دڵێن یارەکەم خەتای نەماوە دڵێن یارەکەم وەفای نەماوە مەیلی زارانی بۆ من نەماوە ڕۆیی و جێشتم بەبێ مەڵاوە دڵێن یارەکەم ڕەشی کردووە دڵێن یارەکەم ڕەشی کردووە حەتمە لە ماڵیان یەکێ مردووە یەکێ مردووە هندم سەبر کرد سەبرم لێ بڕا هندم سەبر کرد سەبرم لێ بڕا وەک مەزلوو ناوم بە شێتی زڕا بە شێتی زڕا ئەمن لە دنیا دڵم شکاوە ئەمن لە دنیا دڵم شکاوە خۆشی ئێساکەم هیچ بیر نەماوە
ڕۆیی و جێشتم هەر ناگەڕاوە هێندەم سەبر کرد سەبرم لێ بڕا هێندەم سەبر کرد سەبرم لێ بڕا وەک مەجنون ناوم بە شێشی زڕا بە شێشی زڕا وەک مەجنون ناوم بە شێشی زڕا بە شێشی زڕا چاوی ڕشتووە بەک لە خوڵمایی چاوی ڕشتووە بەک لە خوڵمایی بۆ عاشق کوشتێن لەیراوێ ساوی ئەخر پێم بڵێ بۆ چاوت ڕشتووە من و جەلالێت بە چاو کوشتووە من و جەلالێت بە چاو کوشتووە هێندەم سەبر کرد سەبرم لێ بڕا هێندەم سەبر کرد سەبرم لێ بڕا وەک مەجنون ناوم بە شێتی زڕا دەست خۆش باری گیان ئەی ئافرم سەوتەکەی جارانێ هەرماوە کاگڕێ باس کاکتوانە ئەڵێ سەوت تەواو نییە بزانە ئیشکال چییە دەست و دەمە خۆش بێ عەزیزەوەلی گیان دەست خۆش بێ کاک جەبار با بچینە سەر تۆزێ سەر ژیانی خۆت و ئەوانە هەڵبەت تۆش یەکێ بووی لەو هونەرمەندە دێرینانەی کە کاتی خۆی هەمومان بە یەکەوە ئیشمانە باش بەس تۆزێ ئەم گوێم بۆ زیاکە بابە جەبار مەجید ئێستا لە وڵاتی لەندەنە لە بەریتانیا مەڵێ لە چ شارێکی بێرمیگام 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 من جمهوری نادیەکەی بێرمیگامیشم ئاگار تۆ لە من باشتری مخۆم جمهوری مانستەرم بەبەنەی کریستیانەوە تەبان منی ژوازانم دوو زاوام لەوێن ئامۆزاش من و پولزاشم بە قوربانم چاوە ماجەکەم کاکە دانای خۆمان باش جەبار گیان لەوێ گۆرانی ئەڵەی وڵی من زیاتر هەر حەفلە و شتەکەم حەفلەی زەواج بەڵێ گەعدە کەمتر بەڵام زیاتر بۆنەوە هەنگەکان ئەگەر شەوە ئاهەنگ هەبێت لەکوێی کەنێەوە بابوو وەکو شەوە ئاهەنگ لەوێ هەیە بەس کەم ئەو هونەرمەندە خۆشەویستانی کە لەوێ ئەزانن بەڵام زیاتر بۆنەوە ئاهەنگی حەفلە و زەواج هەیە لەوێ با بڵێن ئیتر بێرزدەی و دانیشتنی شەوانە کەمترە بەڕاستی بەڵام ئاهەنگی زەواج و گواستنەوەی بوو زۆرە لەوێ خراپ نییانی بەڕاستی هەیە من زیاتر هەر ئەوەی شوکارەکەم بووە تا پێش کۆرۆنا لێ بەڕاستی 2 ساڵە ئیتر هیچ شتێک نیە تازەوە خەریکە سەری هەڵاوەت دروزە بێت پشتیوان بەخوای گەورەی شەڵام نەخۆشیە پیسە لەسەرماندابە باش ئاسپەکان لەگەڵ چیە تێکەڵی لەوێ وەڵا هەمویان من وەکو خۆ دەزانین لێرەش لەگەڵ هەموو ئاسبەکان بینم هەبووە لەوێش کاکە دەشتی لێیە کاکە دەریای لێیە کاک ئارامی برای لێیە کاک هاوبیری لێیە لە لەندەن و چەند عازبێکی تر کاکاروانی لێیە عازوی زۆر لێ لەوێ بەڕاستی هەمووشان عازوی بەتوانە و دەست و پەنجە ڕەنجینن لێرەوە ڕێز و سڵاو هەیە بۆ هەمویان کاک دەشتی برای کاک بورهان ڕێزمان هەیە بۆ مۆسیقیە بە ڕێزانە بۆ هەر هەمیان جیاز و شت چۆن چۆنیە ینی لەوێ ئازبە بێت جیازی خۆی پێ بێ بەدڵنیایەوە داگرتن و بارکردنەکە هەر هەیە هەر هەیە ئەوە لە هەر شوێنێکی دنیابی ئازبە بێ قوربە سەرەکەی بۆ بێنێت یعنی قاعەکان بە سابتی ئاسبیان نییە زۆر شوێن هەیە بەڵام جیازیان نییە زۆر شوێن هەیە بوورە بەڵام دایما ئەو ئاخۆت عازفی زیاتر سیقیان بە شتی خۆیانە لەوانەیە شتەکەی ئەوێ بۆ نمونە ئەوە نەبێ یا میکسەرەکانیان لەوێ هەیە لە قاعەکانە سابت هەیە هەموو قاعەتیادی بەس میکسەر و شتی ئەوان فەرقی هەیە بەڕاستی ئێمە زیاتر دایناکۆرد و ئارسیە بە ڕاستەکەی زیاتر لەوێ
داینا کۆردەیە ینی شتی چاگەیە بۆ ئازبەکانی وێشتەکانی هەمووی کۆڵەتێکی چاکە بەڕاستی بێژگە لە ئیشی هوەری چی ئیشێکی تر هەیە وڵی زیاتر من هەر ئەو ئیشاکەم بەس زیاتر ینی لە 1995 هەر ئەو ئیشم کردەوە ڕاستی ژیان شکر پێچێ بڕێ لەخوا بەزیاب سپاس بخۆ زۆرم پێ خۆشە سپاس دەکەم لە خۆش ڕێباس کوڕێکی خزممان هەیە زۆر پیاوێکی خۆشە ئەوش چەند ساڵە لە ئەڵمانیا بۆ با بڵێ بەڵێ ئیتر هاتەوە بە دایمی لێرەژی بەداخەوە نەخۆشیێکی درێژخایانی هەیە پیاوە لەگەڵ نەخۆشخانەیەکی ئەهلی ناوەکەی نابن ئیتفاقیان هەیە پیان و توانە ئەڵبەتە ساڵانە پارەیەکی باشە و توانە هەر کاتێک لە هەر شوێنە ئەم نەخۆشیە لێو پیا بوو یەک تەلەفۆنمان بۆ بکە هەتا ئێمە کۆپتەرێ بۆ هەڵەسێنی باشە بەڵێ ئەمیژە چێ بۆ پێنجێن بۆ میوانی داوەتی یەک دوو برادرە بێ دانیشن جەوەکەیان خۆشە بێ و ئەوە دانیشتن بیری دایکیەکە بارانێکی لێزمەژە بارەیە خۆ ناتوانێت بەو بارانە و بەو شەوە بە وەزع سعات 12 شەو بێتەوە بۆ سلێمانی وەڵا یەک تەلەفۆنەکە بۆ نەخۆشخانەکە بەڵێ فەرموو کاکفڵان کەس یەکسەرە زادو بەڵێ چاو ڕقەمی تایبەت وانە بەڵێ ئەڵێ وڵا کۆفتەرەکەم بۆ هەستێن ئەڵێن بۆ حاڵەتەکە چییە ینی نەخۆشیەکە ئەڵێ نەوەڵا ئەی ئەڵەن تۆ کێشە چی ئەڵێ وڵی بیری دایکمەکەم مەوێ بێمەوە بۆ سلێمانی کاکەوتۆ بەجددیتە براتۆڵی تەلەفۆنی بۆ تەکسی کرد ئەمە کۆفتەرە کۆفتەر بەس هەستانەکەی و جوڵانەکەی هەتا پێنجۆرە زین چەنی تێچێ هەفتاوەەکەی تێچێ ئەگەر نەخۆشیەکەتە بەسەر چاو ئێستا کۆفتەرەکە هەڵەسێنی بەس تۆ بیری دایک دەکەی یەقەی کات بە لایفێکی بۆ بکەرەوە بە ڤایبەرێ بە مەسنجەرێ بە شتێ ڕێز خۆشەویستیمە ێجا دوێنەشەو بەیەکەوە بووین هەر مردم لە پێکەنی ناکە بۆی باسکردم خۆشەویستیم بۆی هەیە ڕێز حورمەتمانێ بێ باش کاتجەبار زۆربەی ئیشەکانی دوودارە بوو لەگەڵ ڕێزمان بۆ ئەو دەڤەرە و دەڤەرە حورمەتمانەوەی خۆشەویست هەڵەبجەی تازە بوو بەڵێ مەتاڕەکەی سەیسایق بوو حەفلەم زۆر لەگەڵا کردووی دەربەنی خان بوو باش هۆکارەکە چی بوو هەر بەتوانەوە واللهی هۆکارەکە زیاتر خۆشەویستی بوو تەبعاان اینجا ئەو گۆرانەیەنی منش ئەمود زیاتر بۆ ئەوانە گونجا یعنی من پێشەوەی هونەرمەند عەزیزوەیسی بێ بۆ ئێرە زیاتر ئەو بابەتانەم ئەوت بە بابەتی شمشاڵ و ئەو شتانە ئیتر ئەوانش بەدڵنیاوە حەزیان لەو بابەتەیە بابەتی عەشایر و شەعبی خۆمان با بڵێن و اینجا با بڵێن گونجانیش لەگەڵ خەڵکەکە ئەوە زۆر ئەساسە بۆ هونەرمەند کە بتوانێت بگونجێ لەگەڵ خەڵکە زیاتر وابزانم دەنگخۆشی دەوری هەیە کاک جەلال بەڵام بڕواکە گەر ناتوانانی لەگەڵ خەڵکە بگونجەی ناتوانیت زیاتر گونجان بوو ئەو گۆرانێش کە ئەمود بەدڵی ئەوان بوویتر سوپاسیانە باش بنا هەڵبژارد بوو حورمەتم هەیە بۆیان هەمیشە نا بەتاچی تۆ سوەرانڕەوە من معجیبی یەک شتان بووم یعنی ئەگونجان لەگەڵ خەڵکە ڕاستەکەی حورمەتمانەیە بۆ کاکە سۆرانیش فیز و تەکەبور و تەخیر بوون و ئەو شتانەتان نەبوو ئیشەکەشە زۆر بەجددیە کرد بەدڵنیایە باوکە ڕۆبین لەگەڵ جەبارمەجی حەفلەمەیە قڕ بەو سەرم نەبێت کابرای دوو لەوێ نەمەشت و نیوەی بابڕێ کاکە کابرا توێتی دوو نیوە یاواناکە من چی بکەم لەو دەشت و دەرێ توانە تارانی کاکە شت بیرە چووە بۆ نێمە جارێک حەفلەیەکمان کرد ڕۆژەکەیم بە هەڵە نووسی بوو ڕۆژەکەیم بە هەڵە نووسی بوو لە بازاری سەرەوە وەڵا وەستا بوو ماوە جومعە بوو سیان بەش پرزەی خۆیان کرد بە ناو بازارەکە تمەس ئەمە حەفلەکەی منە لەگەڵ زیرەک ئاوارە لێرە و ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە هونەرمەند ئێمە هەردووک ماوەستاوین ئاغامە لە هیچ نییە ئەمە حەفلەیەمەیە بە دوای تیپە ئەگەڕێن منش حەفلەیەکی ترم هەیە بەس ئەوە سوتفە زووتر دەستی پێ کرد منش بە حسابی خۆم ڕۆژێکی ترێتتر بزانە ئایا بە چ ڕۆژێک بیرەوەم نییە با ئینسان ڕاستی باسیکە سەیرەکەم کابرا بە دەمانچەوە هاتووە بە دوای ئێمە ئەگەڕێن منیش لە دوکانەکەی مامۆستا میدیا بووم وەستێکم بۆ کردبوو وەڵڵا سامان تاپڕیان برد لەوێ ڕێژ بۆ کاکە سامانی خۆشەویست دەیە ئەو حەفلەکەی گر بەیانی بە دەمانچەوە هاتبوون بە دوامانە ئاگەڕا سوێم بەخوا نازم چییە بە سڵحەکەی بۆ نرخەری بمان بژم بەڕاستی یعنی لەبەرەوە بکاکە بەیە جدی بوویتە ڕێ دەگەوتە بەعزە کەسێ سڵحی نەبوو لە ترسی ئەو شتانە بەیە جدی بوویتە ئەو حاڵەتانە هەمووی هەیە جا وەلی من ئەم مەوزوعەڵێ مویتر زیاتر قسە ناکەم با بچینە لای گۆرانی کاک جەبار گعدەیەک مەبوو لە
گەراجێکە گەراجی خۆی لە ئەوەڵا کابرا کە تەلەفۆنی بۆ کردم شوێنەکەی پێنەوتم دوایی کە تەلەفۆنی بۆ کردم وتی کاکەوەرە بۆ فلان شوێن کە چوم سەیرەکەم گەراجی سیارەی ئەم هەموو هەیکەلی لۆری و بۆدی لۆری و گەراجی سیارەی گەورە بوو بە سکران وەڵای تر دەستمان پێ کرد ژوورێ بوو بەقەر ئەمە 5-6 پیاوی پیاوانەوە بەڕێز دانیشت بوون یەک دانەیان عینەکیی لە چاوە بوو چاکەت و پانتۆڵێکی لەبەرا بوو ڕەتیان بەیەکەوە نەبوو ینی چاکەتەکە و پانتۆڵەکە و بۆین باخە یەک دەنگ ناچوە سەریە یەک عینەکی لە چاو کرده بوو ئاوە منیش دووم کە بەرەم پێ بوو یەکییانم داناوتم شوێنەکە بچکۆلێ ئالم سوچەوە لەسەر کورسەکە دامنا و تم باخۆم گوێم تێوەی بێ هەر مۆسیقام لە یاو هەروتی کزیکە باشە بەسەر چاخۆ هەر گۆرانیەکمان توتی کزیکە ئیترە ها ئێتر تاوا بێتاقە دەبێت کاکە خۆم گوێم تێوەی نەبوو هەر گۆرانی بێژە داماوەکەش نێزانیەڵە چی وڵی قاکەم ڕاگرت وتمەوە تۆ چی دەوێت وتی لەبەر ئەم چوار دەورە کزیکە وتم بەس هەیکەلی سیارەی لێ کامەیە چوار دەورە یەک نەفرم پێ بڵێ ئاوا 2 کیلۆمەتر و ئاواش 2 کیلۆمەتر بەس یەک نەفەر هەتا حرەسەکەش هاتبوو دانیشت بوو لەگەڵمان جادەشی بەلام نەڕۆشت هیچ بە شەرەفم شوێنێ بڵم بەس هەیکەلی سیارەی لێ بوو کزیکەی لە چی وتم یەک ئاوان نەکەی وتم ئەها چی لەبەر دەستمان بێن بە تەپڵی سەرتا نەبڕایە مردوو نەمرێ وتی کاکە و چوار دەورەتم کاکە هەیکەل بەس هەیکەلی لۆری لێ چوار دەوریی خۆ هەیکەل تێگا وتی بابە تۆ زۆر عەسەبی وتم بابە من عەسەبی نیم وتم بەس تۆ زەلام دەهریەکەی مردوو مرێ دانیشە وەڵام جاوەڵە جوان بچوو بۆ ئەو دیڤینەکەەوە کورسێکی دانا بوو لەو دی درگاکە وەروایە کرد تم لەوێ بەخۆشە دوو لۆکەی کرد بۆ گوێ کوڕی چاک بۆ هەیە لە دەرەوە بۆ تەوەستێ وتمەڵی تۆ بارانە مردوو نەمرێم دوو لۆکەشی کرد بۆ گوێی هەرەی کزیکە وتم کزی ناکەم وەڵام جا لەڕ قازیام کرد ساحب گادەکەش زۆر پیاوێکی خۆتان ناسایی بوتی خاڵە جەلات زیای کە بابەوە چیڵی موبایلمان بۆ لێی بەخوا هەیە لەو بابەتە زۆرە کاکە جاخوار سێفم پێ بووە ڕێک ئەی کوشتم ئەچینە لای گۆرانیەکی هونەربەندی خۆشەویست مامۆستا جەبار بەجی ئەو پەیوەندی وەرگرین جەبار گیان باش ئەمڕۆ سپاس بۆ خوای گەورە من 2 ڕۆژە زۆر دڵم خۆشە لەبەرەوەی باران باریوە خوایە لە تۆ بە زیاو بێ و نەیبڕی کێمان دەگەڵە ئافرین ئەڕێ بە سەواڵی مەپرسە بە من هەواڵی پرسم کاگە جەلا من بوورە بەڕاستی هاتوومە تۆ تۆزێ ناساغم تۆزێ کۆکەم هەیە داوای لێ بردن لە تۆش و لە بینەران خوا لێمان ببوورە هیچ نییە 16 ساڵە دەرزیم نایەوە لە خۆم دوێنە شەو بە پەلەپەل چوم دەرزێکم ماوە لە خۆم بەتانیە باڵێنەرە ملی عیب نامە کامیرمان دەگەڵایە لە بێریتانیاوە علی ئەکسڵاو لێ بێ علی گیان کورە بابە علی هینە ڕەفیق بناڵیمە کاک علی ئەکسڵاو لێ بێ مامۆسا علی دەست ماجەکەم بەخێرات نیمیوانەکەی دەکەم زۆر سپاس دەکەم ڕێز و حورمەت قوربانە بم برای گەورەی خۆشەویستی کاک علیجان کاک علی هاوڕێی خۆشەویستمە ئێستا دەنگیم ناسیەوە سپاس دەکەم کاک علی لەگەڵ تۆ کا علی تۆزە دەنگە بەرزکەرەوە جەبار کاک علی ناسراوە بە علی باجی شکوری لای من مناڵیمە هاوڕێی هەشتاکانمە خۆشەویستە کەسێکی بە مۆقیفە بەڕاستی علی گیانەوە دەنگ و باس لە هیچ شوێنەکەەوە دیار نییەوە بۆ بەو خوایەت جەلال چی بکەم هەر مەشغوڵی ئیش و کار و جەبارمەجیەم بینێ خۆشەویستی ڕێز و سڵاومەیە بۆ تۆ بۆ هەموو هاوڕێیان کاک علی بەناوی منەوە خۆشەویستیم هەیە بۆیان تۆ کەسێکی خۆشەویستە کاکە علی ڕۆژانە یەکترێ بینین هە لە شارێکە وەڵڵا اینجا کەسێکی بەڕاستی خۆشەویستە حەز ئەڵێ وەسبی بەرەو ڕوو زەمی پاشملەیە بەڵام کاک علی بەڕاستی ئەوەندە کەسێکی چاکە مەسلەیەکی کوردی ئەڵێن زەم هەڵناگرێ اینجا بەڕاستی بەرەوڕووی من زۆر مەمەوقیفە ئەوە هەر زۆر تایبەتە لای باش جەبا علی دایمە خەرەوە شتێکی علیتان بۆ باز دەکەم کا علی لەوەی هات بۆ 8 ساڵ بوو نەماندنی ڕاستەکەی ئیتر کە هاتەوە نییە کوڕەکان کاک یاسینیا مەسوول و کاک ئەردەڵان و ئەو برادرانەی خۆمان کاک ئەحمەد بێکەس و هەمووی علی وتی کاکە داوەتێکتان بۆ وەکەم مەجالی تیانە وتم کاکە منیش مۆسیقایم و کاک ئەحمەدیش گۆرانی ئەڵێ عومەر میشیاوی و بێکەس ڕێزمانێ ئیتر علی وتی قەڵەباڕغین وای لێ هاو بەجددی قەڵەباڕ بووین بووین بە 20 کەس
کاکە عەلیش لەگەڵ برادەرێکی ترمانان ڕێک چوو بوون بۆ بازاڕ گۆشتی مەسڵاحە و مریشتی دەستوو ئەوەی خەڵکە کوژێ بەڵێ بە ناموسم شەوەکەی ئەمەنەی تەرخون و کەرەوز و تەماتە و پیاز و سیر تێکرد بوو ئێتری یەک سەتڵی گەورە بوو خۆشی کرد بوو جوان یاخوا سەری فەرق سیتەکی لە قوڕێم کاکەنشیان باقسەمەکەی بازۆن لەسەر نەکەن خۆخواان لاگرێم توی کاکە جێزەکە حیوانێکە بێت خوا فەرە کوڕی چاک ئیتر فەرشتەکانی لەگەڵا کڕی بوو کاک جەلالێک تۆز بۆستە با من لێ مداخلێ بکەم باش کە چوینە بازار بە چوینە حەوزینەکە ئەوەی لای قەسابەکان چوینە ئەوێتم فەرەجیان با حیوانێ شتێ بکڕی ماما گیان تۆ چییە تۆ خۆ با ناتوی لەگە خۆما تۆ حەق چیە من خۆمەی کردم ئاخرە چۆنەوەکتی تۆ ئەو گۆش نەکردم ئەو مەسڵحەیە گاگە تۆ بیکڕەوە و بۆ خۆشەکە مەڵی بەرخە واللهی وەبیلای شەڕ بوو لەسەری سوێن بەخواوەلی لە ئەخیرایتر شەوەکەی کاتینەوە عەلی پێیوتنیتی کاکەوە می مەسڵحە بوو ڕاستی وەڵام من لێرەوە ڕێزم بۆ کاکە فەرەی خۆشەویست جێجا من یەک شتی خۆشی کاکە فەرە باسەکە مەگەر یارمەتی هەبێ و فەرموو لەسەر خەت بەکە یارمەتی با کاک عەلی نەمزانیشە ینی فەرە شەناسی لە ئێران من لەوێ ئیشمەکە سەرکاریگەر بووم سەرکاریگەر یعنی مراقیب و مەنیجەر و ئەو شتانە خەڵکدا ئەمەزرێنێ جارێ و ڕێژ و خۆشەویستی بۆیە بۆی برادرانی شەزانن کاکە ساما ساڵح و کاکە سەنگەر و ئەو پیاوانەی کە دانیشین لێرە بە یەکەوە ڕێز و خۆشەویستی مێ بۆ پیاوانش بەڕاستی بۆ ئەم هاوڕیانیێرە لە ئێران فەرە هات لەگەڵ کوڕێکە ناوی مەریوان بوو ئیش وشتیان نەبوو من ئامۆزایەتی ڕەحمە لە دایکە خستم لەسەر ئیش ئیتر لەوێ زەمان ڕۆی زەرە لێرە فەرەم بینیەوە جا فەرەی داما نێوێرا بجوڵێتەوە منەم فەرە یە قسەنەقی تۆ کریگاری من بی لە تاران گورە کاکانە بە قافری خۆشی بەڕم تۆم قسۆتە سەر ئیش زایتر ڕێز و خۆشەویستیمێ بۆ ئیسە ناوێرێ بێتە لای بەهادین و ئەوانیش هەرکە وەسیڵم فەرە یە قسەنەقی لەچیە بەڵام تۆ کریگاری من بی لە ئێران ڕێز و خۆشەویستیمە داوڕێکی خۆشەویستی ئێمە برای عەزیز چاوی ماچەکەم کا عەلی چیت هەیە بۆ کاک جەبار بۆ بەرنامەکەم وەڵاهی ڕێز و خۆشەویستیمێ بۆ کاک جەبار سەوتێکی خۆش کوڕی چاک برای بەڕێزی خۆشەویستی منە بەڕێزی هەموو کاتێ ڕێز و حرمەتیم گرتووە بەس ئەو چەمەلەقەی بۆ نهێنە هەروتی بۆ دێن بۆ تێنم بێمەوە وعد بێ هەرە لێ کاکە ئەو چەمەلەقم کەی بۆ چاقی جەلال سارەکە نایەنێ لە کەی چەمەلەقم چەمەلەقێکم ژەنگی کردو تۆزێ دا من تۆزێ بۆ ماڵ هیچ کەسێک بەقەر من پاکوتەمیز نییە بەڵام بۆ سیارە پاتاڵم عکسێ معالم چەمەلەقەکە ژەنگی کردو تۆزێ 2 ساڵە بە عەلیاڵم هەرەی بینم عەلیجان کەی و چەمەلەقم بۆ گۆڕی لە کاکە بێنە لە خزمەتم عەلیکەی بۆ مەگۆڕی کاکە ئینشەڵا بێمەوە وعد بێ یەکەم ڕۆژ هاتمەوە دووەم ڕۆژ تۆ خەریکی چەمەلەقی منی سپاس دەکەم بۆیە پێشتر حەزم نەکرد باسیەوەکەم بەڕاستی کەسێکی بە مۆقیفە خوا لایری چوومە سەرخەت لە سەرخەت بوون وتم بەخوا خۆشە تۆ بەڕێزی احترام هەیە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ خێزانت و بۆ مناڵەکانە چاویان ماجەکەم ممنونم کاک جەلاجە چاوی و ماجەکەم سڵاو ڕێزمەی بۆ کاک ئەحمەد بێکەس بۆ فەرەجیان برای بەڕێز بۆ مەلا یاسین بۆ بازاری هونەرمەندەکان برای گەورەی خۆشەویست برای گەورەی دەستی و برایش خۆش بێ کە پەیوەندەکەی وەرگرت کاکە ڕێباس کا عەلی ڕێز و حرمەتی بۆ ڕێز و سڵاومانێ بۆ منیش ڕێز و سڵاومەیە بۆ هاوڕێیانی خۆمان با ناوی یەکێ نەبووم ناوی دوان نەبم لەبەرەوەی بەڵام حرمەت مێ چاوی یەک بەیەکیان ماچەکەم ڕۆحەکەمی خۆشەویست برای بەڕێز و خۆشەویستم هاوڕێی مناڵیم کاک عەلی ناسراو بە کاک عەلی باجی شکوری گیان خۆشەویستە کاک وەلی ئەوم کە بەرانەمان بۆ ساخکەرەوە و کاک جەبار تۆش دەست بە کۆکەوە بگرە بەسەر ئەچینە لای بەرهەمێکی تری ڕێ باسەوە ساختەچی بەرهەمێکی تری کاکە جەبار مەجی و ڕاستەوخۆ لە خزمەتان نابین خۆشەویستانی تیکتۆک چاوتان ماجەکەم ڕێز و حورمەتمانەیە بۆیان
بووی کە ڕۆشتی منت بەجێهێش تۆ بووی کە ڕۆشتی منت بەجێهێش ئەی تۆ نازانی چەند ئازارم چێش چەندەم مودمەڕۆ گوێت لێ نەگرتم چەندەم مودمەڕۆ گوێت لێ نەگرتم بۆ ماڵ و سامان پشتی لێ کردم بۆ ماڵ و سامان پشتی لێ کردم منت بەجێژ وام لە غەریبی منت بەجێژ وام لە غەریبی من دەردەدارێ مەرتۆم تەبیبی ئەی تۆ نازانی دەردی دابڕان ئەی تۆ نازانی دەردی دابڕان زۆر سەختترە لازار و ژان زۆر سەختترە لازار و ژان تۆ بووی کە ڕۆشتی منت بەجێ ئەی تۆ نازانی چەند ئازارم چێش چەندەم مودمەڕۆ گوێت لێ نەگرتم چەندەم مودمەڕۆ گوێت لێ نەگرتم بۆ ماڵ و سامان پشتت لێ کردم بۆ ماڵ و سامان پشتی لێ کردم شەرت بێ لە دوای تۆ هیچ کەس نەناسێ شەرت بێ لە دوای تۆ هیچ کەس نەناسێ با کۆسکەوتوو بێ دڵی کەساسێ شەرت بێ لە دوای تۆ کەس نەگرێم بە یار شەرت بێ لە دوای تۆ کەس نەگرێم بە یار کەس کەس دانیشم وێنەی تەعزیێبار تۆ بووی کە ڕۆشتی منت بەجێ تۆ بووی کە ڕۆشتی منت بەجێ ئەی تۆ نازانی چەند ئازارم چێت چەندەم مودمەڕۆ گوێت لێ نەگرتم چەندەم مودمەڕۆ گوێت لێ نەگرتم بۆ ماڵ و سامان زۆر شت کردم بۆ ماڵ و سامان پشتی لێ کردم عزیز دڵاکەم کوڵ و کۆیەتی عزیز دڵاکەم کوڵ و کۆیەتی ئارەزووی تیری پەنجەی تۆیەتی لەو ساوە تیری تۆی لێ بڕاوە لەو ساوە تیری تۆی لێ بڕاوە برینەکەی کۆنا هێرشی نەماوە برینەکەی کۆن بوو هێرشی نەماوە تۆ بووی کە ڕۆژی منت بەجێهێت ئەی تۆ نازانی چەند ئازارم چێت چەندەم مودمەڕۆ گوێت لێ نەگرتم بۆ ماڵ و سامان پشتی لێ کردم ئەو قورگە نەڕزێ دەست و دەمە خۆش
دوو گۆرانی بوو ئەگەر هەستم پێکرد تقریبان تەحویلێ کرد وایە تقریبان گۆڕانکاری هاتووەستان گۆڕانکاریی تیا بوو بەزی تر لەگەڵ عەزیزەوەلی پێشتر مناقەشەیەکتان کرد ڕاستەکەی لە یەک ئەچێ بەڵامی تر فەرقێکی تیا دەستی خۆش بە کاگوەلی مۆسیقیەکە یەکێکە لەو مۆسیقیانەی کە من زۆر مەعجیبیم لەبەرەوەی بەڕاستی لە هەر سێ چوار مەوجەکەیە ئوستازە هەم تورکی هەم عەرەبی هەم کوردی هەم فارسیش دەستخۆشی لێکن کاگوەلی بەڕاستی هاوکاری زۆرێک لە هونەرمەندانەوە بەڵێ وەکو کەناڵی گەڕیان میدیایی گەڕیان ئێمە قەرزاری ئەو پیاوین سپاسیەکەینەوە نزیکەی هەر لە بەرنامەکەی منە ساڵێک و چوار مانگە لەگەڵ منە بەخۆ بەخش خەریکە سپاسیەکەم سپاس بۆ هەموو ئەو مۆسیقیانە کاگارام گەرمیانیش زۆر هیلاگە بێ لەگەڵمە هەمەی ڕەزاق خۆشەویستی هەیە بۆ جەناب چاک هەمەی لا لە زار با بڵێ حرمەتم هەیە بۆی چاوی ماچەکەم هاوڕێکی خۆشەویست بێستون جەمال قەت داغڵیم بەرنامەی من نەبووە تا ئێستا بەڕاستە وەڵڵە خۆشەویستیمان هەیە بۆی بێستون سڵاو و ڕێزی هەیە بەڕێزە چوار سڵاویشی بۆ جەناب بن چاوی ماچەکەم بەڕاستی لە زووە نەمبینیوە خۆشەویستی هەیە بۆی بۆ زۆر زۆریش بیرەکەم احترام هەیە بۆی بێستون گیانوەرە با بەرنمەیەکی تایبەتێ بۆ بکەم خۆ بە قورعان نیوەی بەرنمەکانم لەسەر بێستونە داماوە جارەوە مادی ڕزایە بەرنمەیەکم بۆ کرد هەر بێستونی داماوە هەر هیچی پێوە نێت والله مادی هەموو بێستون وەرە یەک بەرنامە لەگەڵ مادییا بۆەکەم حەقی خۆتی لێ بکەرەوە وایە وەلی ئەڵێ وەرە حەقی خۆکەرەوە دەوەرە بێستون گیان تەلەفۆنم بۆ بکە ڕقەمەکەتم نازانم بۆ دەکەم داخراوە پەیوەندیەکەم پێوە بکە لەگەڵ مادی ڕزایە با بەرنمەیەکی تایبەتە بۆ بکەین لەگەڵ خاڵەوەلیە چیت هەیە لەگەڵ بێستون جەمالە بەسەر هاتێ شتێ وڵی کاکە یادگاریمان زۆر زۆرە بەڵام بەخوا بەعمەلی وتن نایە بەخوای گەورە خۆی زانێ یادگاریمان زۆر زۆرەیە خۆشەویستە تا بێستون شتێکێ بوو زۆر خۆش بوو من و ئەو هاوڕێکی تر بۆن منەوی با بڕین بۆ شوێنێک ئیتر لە دووە تەلەفۆنێک هەروایە اینجا زەلامێکە بوو ئەچوینەمان بینی جارجار هاوڕێک بوو ڕۆژێک لەسەر شتێک دڵی عاجز بوو ئەرتۆز فلان کەسیشتان عاجز کرد ئیتر کاکەمان و باشە براکەم ئەوە تۆزێ هینە پرایڤێتە بمبوورە کە ناتوانم بوو شتەکان بڵێم بەڵام بەڕاستی یادگاری خۆشمانەیە بگرە لە چەندین ساڵ بەیەکەوە بووین و هاتە ئەوروپاش کاکە بێستون دەوێش هەر بەیەکەوە بووین بەڵامی ترە و قەدەر وای کرد کە بێتەوە بۆ کوردستان و لێرە نیشتەجێ کاکە بێستون عەزیزی منە خۆشەویستی منە بێستون گیان تۆ یەکێکی وەکو براکانم جا بێستونەوەی باشەوە هەموو شتەی لەسەر ئەڵێم هیچ کێشەیەکی نییە ئەی لەگەڵ کامەرانی نانەوایە وڵی کامەران زۆر خۆشە من حرمەتم بۆیە جا کامەرانەی و مەقامێکی هەندیم هەیە بیڵێرەوە جای و بەیانی لەوێن بە قاتی کوردیەوە ئێوتم کامەرا من خۆم بە تیشێت و پانتۆڵۆزم بۆ قاتی کوردی بۆ لە بەرەکەی برای زاوایە زۆر خۆشە کامەران ڕێزمەیە بۆی بەڕاستی کەسێکی دڵپاک و کەسێکی جوانە یعنی ئەو هەموو سعوبەت و قسەی لەگەڵاکرێ ڕۆژێک نەمبینی یەک دەموچوی بابەیەکە یا دڵی لێکی عازبێ ئەوەش گەورەی خۆیەتی بەڕاستی ڕێزمان بۆی هەیە کاکامەران برای کاکە ڕێبازە بەڵە برای کاکە ڕێبازە ڕێبازیش هەر خۆشەویستە کە ئەڵەی جەبارمەجی ینی سەنگەر کەمال و ساماڵ ساڵح وڵی کارەساتمان زۆرێ بێژەوە وایە ڕێزم بۆ کاکە ساماڵ هەیە ماڵاوە بێ مەمان کە بە پەنگیترە من نەبڕایەوە کالێ دزرا و براوەی خۆشەویستیم هەیە بۆی کاکە ساماڵ دایما هاوکارمە لە ئیشەکانە کاکە سەنگەر هەموو هاوڕێیانی خۆشەویست بەڕاستی من یەکێکم لەو هونەرمەندانەی گۆرانی بەژانی کە ئێمەوە بۆیرە زۆرترین هاوڕێ لە دەورم کۆبێتەوەش خۆشەویستی خۆیانەری بۆ نمونە کاکە سەنگەر کاکە ساماڵ کاکە ساری خۆشەویست کاکە گۆرانی زیبات کاک نێچیر کاکاروان کەیوان مەجیسە تۆزێت ڕژ بووی سەر لەسەر شتێ بە مننا لە هاوڕێیانی خۆشەویست حرمەتم بۆیان هەیە جا بۆ خۆشی ئەموو داتومەتەوە هونەری کوردی زیینوکەمەوە دەستیانەگەر بە پێکەنین کاکەم هونەری کوردی خەلیل تیامێ زیینوی کەمەوە ڕێزم بۆ هەمویان هەیە تەنیا خۆشەویستیم بۆیان هەیە خۆشەویستیم بۆ هەر هەمویان هەیە جا ڕێباز وتە داوت جەبارەڵەن ڕسمی باش بڵاوەکەیتەوە هی داوت وڵایی وازام لەوەتەی هاتووینەتەوە مەگەر بۆ سەرما دەسەکرد بە جیرفانتە ینی هەر داوت بووە نانەوانی بەخوا ئەویان وانە وڵایی تر داوەتی شەکرێ و سناپەکرێ و ڕسمە گیرێ و ئەوەش هەیە ئیترەوە ئەی باشم داوەتانە بوو ئەمەیتیانە بووین کاک جەبار یەکەم ڕەفیقی لە بازاری مۆسیقاکەیان من بوو لە خزمەتام یەکەم کەسیش بوو مۆسیقام بۆ لێەوە ئەتوانی با لێرەوە وایە ڕاستە کە چوینە خوارەوە یەکزە داوەتی من حەزم بێجاوە بەکەوتی خۆم پێم وتی شتیوانە کاکە ڕێباز بیر نەچێت ئەو کەسانەی کە
شەوانە لەگەڵ منان بۆ نمونە ئەوانە زیاتر کاکە سەنگەر کاکە ساماڵ هاوڕیانی تر کاکە ئاواتی خۆشەویست ئاوات ڕەباتی چاوی ماچەکەم لێرەوە کاگمەجی زیرەک بچووکی دەکەم کۆمنتەکانتان نەخەمە سەر ئەو تەپڵی سەرم بەس بە قورعان ماشەڵڵا کۆمنت بخوێنمەوە بەرنامەکەم 1 سەعاتە نیو سەعات زیاتریە بێ بڕواداوای لێبردن لە جەناب دەکەم مامەسا زیرە گیان دەستی یەک بە یەکتان نەگوشم دەستان ماجەکەم ماشەڵا ئەم بەرنامەی کاک جەبار زۆرترین کۆمنتم بۆ نووسراوە ینی بە قورعان سوریان ناکەم باشە و بینەرێکی باشیشی هەیە زۆرم پێخۆشە باش جا بەسر پێرە عسر هاتمە خوارەوە ئەو دوکانی کۆنەکەی بەرامبەری مزگەوتەکە سەر و بازاڕەکەی خۆمان شتی تازەی بۆ هاتبوو ئیتر منی ژاوا سەیری قەمسەڵە و هینەکان مەکرد من زۆر هیوایەتم هێلەک و قەمسەڵەیە ئاوا سەیرێکم کرد وەڵا ساماڵ لە مزگەوتەکە لە نوێش هاتە دەرەوە خوالەی قبولکە و ئیتر لە ژێر لێەوە سەقفیر الله سەقفیر الله یای بەلامە هاتە تەنیشتم وتم ساماڵ کامە جوانە و چاکەتانە ئاوا سەیری کەوتی بەدەعاڕڵەوە نووسووە چی نووسووە وتی ئەو چاکەتە تمە چاکەتە سوورە وتی یاوتم تو شەرەف هەر بەخۆ دەڵێم من ئەوە لە بەرکەم خۆ نامکەی بە پەنخ وتی نەوەڵڵا زۆر ئەحتیاجی وەڵام زین سەنگەرا دانێکی سووری لە بەرابوتی ها سەیریکە چەند جوانە تو کاکە لەو جوانە لە من جوان نیە کاکە بەخۆی بەڕاستی کاکە سەنگەر ئەفۆ قسەکەم پێ بڕید یەکێکە لەو هونەرمەندانەی خاڵە ساماڵی خۆشەویستیش هەموو هونەرمەندان بەس بە تایبەتی هەر کەسە و لەناو جەماعەتەکە هەیە تایبەتە سەنگەر یەکێکە ساماڵیش بەڕاستی کە یەکێکە لەو کەسانی کە بۆ جل گونجاندن بەڕاستی منەی بینم دڵخۆشم ئەمڕۆوتی وەرە بۆ بەرنامانە و مەجموعەیە تیشێرتە دەیەمێ سپاس یەکەم دەستی ماجەکەمە بلوسی پاییزە با بڵین یام سانگەر جانیشەڵە تاچیدم هەردووچیان سیرمانەکەن لە چاخانەکەن بەڵام نایەنە سەرخەت و هیچ نانووسینە لەوە دڵنیام کە سیرمانەکەن وڵا کاکە سەرچڵوتی خەمە سەر رادیۆکەش و تەلەڤیزیۆنەکەش ماڵیاوا بێ حرمەتمان هەیە بۆ کاکە سەرچڵی چایکی هەم خۆشەویستان کاتژمێر نۆی شەویش ڕاستەوخۆ ئەم بەرنامەی کاک جەبار ئەچێتە تەلەڤیزیۆنەکە وایە نۆی شەو سبەینەش کاتژمێر 12 دووبارە ئەبێتەوە ئەمەوێ پیرۆزبایی لە ستافی ڕادیۆی میلی گەڕیان بکەم وەڵاهی نازانم ئێمە ئەوەی کە ئێمە ئەیکەین حرمەتەن زۆر لەو دراما تورکیانە باشترە کە کراوە بە کوردی و پارەیەکی خەیاڵی پێدراوە وەزائیدەن عەقدیان لەگەڵاکەن ئەم فلیمە جوانانەی کە ئەو خەڵکەیان پێ بەڕاستی سەر لێ شێواندووە یعنی یەک هین هەیە ئەمەی بەهار و نازانم کێ بە شەرەفم دایکم 4 ساڵە سەیریەکە لەم بەیانیانەیە بە منی و فلیمە چی لێ وتمدای من هەر سەیری ناکەم ئەوە بەجدیتە 4 ساڵە سەیریەکە ماڵاوە بێ بە شەرەف مناڵ بووم ئەوە چیەوانە من حەزەکەم حرمەتم هەیە ئەو هونەرمەندانەش هەچ کەسێ ئێمە قسەی لەسەرەکەین وەکو خۆم کەس دڵی تایەسە لە من عاجز نەبووە بەس بەداخەوە ئەو برادرە دڵی لە کاکاروان نووری عاجز بوو زۆر بەلای منەوە یعنی پێم ناخۆش بوو کاکەوان نییە ئێمە بەخوا نەتەشیر بە کەسەکەین نەی شەڵا قسەی خراپیژەکەین زۆر دڵتان گەورە بێ زۆر ئاسایی بێ ئەوەتە من بەم ڕۆژەوە قسە لەسەر ساماڵ و لەسەر بێستون و لەسەر هەموو کاکانەکەم و زۆری احتیاجیە خۆشەویستان ئەم کەناڵی ئێمە بەخوای گەورە ئێمە هەمومان خۆبەخشی ئەم کەناڵە کاکجەزا نازانم چۆن پێوە ئەڕوا بەڕێەوە یەک گەراجیە بوو پڕ بوو لە جیاز هەرە میفرۆش بۆ ئەم کەناڵە دەستخۆشی بڕوا قەنەعەتم پێ بکە بڕواکەم دوکانەکەی ئەوەتە نایکاتەوە هیچ شیتیانەمە خۆداماوە هەر شتیە ناو فرۆشتی و لێرە ئەم شەو هەتا سەعات 2 شەو تەلەڤیزیۆنەکە تێکچوو بوو تا 2 لەگەڵ ڕێباز ئاخری بوو یعنی لەگەڵ ڕێزمە و حرمەتی شمەیە من وەکو خۆم پێویستم پێی نییە سپاس بەخوای گەورە بەڵام ئەو بەرپرسانە ئەو تاجرانە با بڵین ئەو بازرگانانە کاکە وەرنە سەر خەد وەڵی عیبە بە قورعان یعنی ئێمە 2 ساڵە هاوارەکەین ئەڵێن ئەیاوار بۆ خاتری خوا ئەمە وەزعەکەی ئێمەیە ئەی دەوەرن ئەی کاکە بۆ کچە مۆدێلێ ئەڵێ مانگی ملیۆنە دۆلار پێیاکەم وەڵی زۆر عیبە بە قورعان یعنی ئەم هەموو 28 کە زێمە بەخۆ بەخش بەردەوام دەوامەکەین بەرنامە پێشکەشەکەین کامێرەمان مۆنتێر ئەو کوڕەگەنجە جوانەوەی تۆی بینی ڕاگەاندنی تەواو کردووە بەخۆ بەخش لێرە یعنی ماخول نییە بۆ کچە مۆدلێک لە ئێرانەوەیە ڕانجی پێ وەڵی عیبە بە قورعان جیکلاسی پێ وایە باوی نەماوە تێگەی ناشمەوە خۆم تووڕەکەم یعنی بەڕاستی تۆ بەس پێ بکەنی کاکە خۆشەویستی مەیە داوای لێبوردنەکەم ئەو بەرپرسانە خۆیمە ئەگەر بچێتە سەر شتێک وڵی هەمومان سەر بە یەک حیز بین هەمووشمان بەدەر لەم ڕادوێ لە دەرەوە ئیش بۆ حیزبێکەکەین ینی داعی بە کاکە وەرنە سەر خەت بەس لەبەرەوەی کەوتمانەمە بێلایەنە ئەرە وەڵا بێلایەنە
ئێمە سەر ئەم ڕادوێ سەر بە هیچ شوێنێ نییە من دڵنیاییتان ئێمە کە بێلایەنە هیوادارم ئەو بازرگان و بەرپرسە بە ڕێزانە وەرنە سەر خەت بۆمانی تر کاکە بەرەوە بووینەوە بە قورعات خوا ئاگای لێ ئەمەم بلوس و تیشێرت کڕی ئالان پێ مەکەنە بە منەڵێ بۆ بە 5,000 کڕی کاکەم نەم ڕۆژە بێت بلوسێک با ماڵمان بە قوڕستی ئەچینە لای گۆرانێکی کاکجەبار ڕێبازیان چەند تاقە ڕۆیە برای باش زۆر باشە جا ئەمڕۆ جەبارمەجی کۆڵ نایاڵێ بە گۆرانیە بەیەکەوە بڵێ ئەخیر گۆرانیمانەکەین بەوە ڕۆ لەو دەنگە ناخۆشەی منادا ئەچینە لای گۆرانێکی کاکجەبار و ئێمەوە خزمەتان لە خزمەتانە ئەو گۆرانیە گۆرانی شەوەشەوەی هونەرمەند کاک ناسری ڕەزازی هیوادارم بتوانم بێڵم بە باشی ئەگەر باشمەوە داوا لێ مەتمانای بۆ لێرەوە بۆ هەموو هونەرمەندانی خۆشەویست ئێواریا بەرە وڕێبە سەفەر لە بارم باوانم ئێواریا بەرە وڕێبە سەفەر لە بارم باوانم سومەیەمیشە نازداری پڕ لە نازۆری چاوانێم سۆمەیەمیشە نازداری پڕ لە نازۆری چاوانێم شەوە شەوە کە شەوە 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 کە شەوە شاوی عالم پڕ لە خەوە هەر من نەبێ ئاهوو ناڵم سەودا سەری ماڵایەوە هەر من نەبێ ئاهوو ناڵای سەودا سەری ماڵایەوە ئەگدەڵێن جەهەنم مەخسووس بۆ مەستن ئێوارە ئێوارە ئەمان 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 ئێوارە وارە 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 ئێوارە ئەگدەڵێن جەهەنم مەخسووس بۆ مەستن گەر عاشق و مەست بچنە جەهەنم کەواو بێ بەهەشت وەک لە پی دەستن ئامان ئەمان 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 ئەمان
هەردوو چاوێم وەک ئاویمان لە زەر ڕێگات قەتیز ماوە هەردوو چاوێم وەک ئاویمان لە زەر ڕێگام قەتیز ماوە چۆن شێت نەبێم باوە ناکەم زۆمای چاوێم لە دەزێناوە چۆن شێت نەبێم باوە ناکەم زۆمای چاوێم لە دەستداوە دەست خۆش بێ هاوڕیان کاکە جەلال بڕواکە هونەرمەندان شتێکەیە لە بینی خۆیانە هەرچێک بڵێن سەوتم تاو نییە و بەخوا نەخۆشم و بەشایەتی کاکە ساماڵ کە دوێنە شەو بەیەکەوە بووین کاکە ئاواتی ڕەباتیش حرمەت مێ لێرە بۆی لەگەڵ کاکە ئاغا ڕەباتیە چاوی من خۆشەویستن بڕواکە دوێنە شەو کاک ئاتومەتەوە ساق نیم بەڕاستی دوێنێ شەو کەوتمە حاڵەقاتی چاقۆ یعنی چوم دەرزیم لە خۆماوە ئەگەر کەم و کوڕێگە بێ ئەبە بە گەورەی خۆتان مامبورن هاوڕێن باش طبعا من بۆچی بڕوا بە تۆ کرد بەخوای گەورە 45 شەوەی یەک قوڕجێشە لێ یاوم من حەبوو دەرزی و شت هیچی بەکار نایەنم بەس ئاوی گەرمیژە خۆم گۆرانی بێژیش نیم بەخۆ بەڵام بەجددی سپاسی خوا ئەەکەم هزار جاری تر کە ئەو بارانە بەڕەحمەتەی بۆ ئێمە باران شکر ئیشەڵا پشتیوان بەخوایتر ئەو دەرد و پەتا و بیگرە و بەریەیە پشتیوان بەخوا لا ئەچێ خوای گەورە ئیشەڵا بێ بەشمان نەکەی لە بارانی بەڕەحمەتی خۆ و من خەڵگەزانم بەجددی حیوانیاوە بە عەرزە بەس لەبەرەوەی توێتی یەک باران بارێ شەیەکەی هەر بەجددی ئەو خێرەی ئەمڕۆی سەنگەریش نازانم دەستخۆشی لەکەم بەڕاستی بینیم دەستی خۆش بازانام هەر بۆ باران بوو دەستی خۆش بێ وڵی تر خێر هەر خێرە خەڵگەی جا بەڕاستی تازە خۆ من وتم ئەو خۆی نەیوتوە من نەیڵێم یعنی لە هونەرمەندەکانیشمانە خەڵکی شکر خێرکەر و دیندار و ئەوەمان هەیە سپاس بەخوای هەمومان ئێمە لە دینی ئیسلام ئیشەڵا لا ناین بەڵامی تر ئیشەکەی ئێمە ژوایە بەڵێ هەنێ لە مامەسا بەڕێزەکان زۆر بەتونی یانەی ئێماکەن هەنێک چیانتیایە زۆر احتیادی ئەڵێکە ئێستا من قسەکەشم پێ بڕێت خەمیەوە من نوێژی عسرم نەچێت ئەزانم کاگەڕاستی هەر نوێژغان بە جەماعەتەکە و کاکڕە ڕسوڵ ئاوارە و چەندین زۆرمان کاکە ڕێبواری بەڕێز کاقار بەڵە بەڵێ هەمیان سپاس بۆ خوای ویستم بەڕاستی چاوی ماچکەم لێرەوە و کاری هونەرمەندانە من سپاس بۆ خوا کە تۆ لەو دوورە وڵاتەوە هاتووتەوە بەرنمەیەکم بۆ کردووی ئیشکالیتیانە بوو یەکەم شت سپاسی خواکەم دووەم شت سپاسی کاگڕێباز خۆشەکەم کە ئەمڕۆ عیبار نەبووم بەڕاستی چکام من زۆر خەمی ئەم بەرنامەی جەبارم بوو لەبەرەوەی بەردەسم ناکەوتەوە ئەو سەفەر سەلامەت ئەڕاتەوە گیان کورە تۆ برا گەورەی ڕێباز گیان دڵی ئێمەی خۆشەویستان سەد جاری تر سپاسی هونەرمەندی خۆشەویست کاک جەبار مەجیەکەم کە ئەمڕۆ کاتێکی باشی یا بە من سپاس بۆ ئێوە دووبارە منیش لەلایەن خۆمەوە کە ئەو هەلەتان بۆ ڕاستان جەلا تۆ کەناڵی خۆتە و شوێنی خۆتە شوویتەوە و هاتیتەوە گەرماین هەر عینی شت خزمەتدا کاکە عەزیزە وەلی بەزەم کە بەرانم بۆ شتێ لێ بکە زۆر زۆر سپاس دەکەم دەست گرتوو گیان باش گۆرانی لانە گوڵەخم بەهار ئەش توانین یەک شتکەین جەبارجان هەردووکی تەحویلکەین بە دوایەکە من لەبەر خاتری حرمەتی جەنابە منیش کۆپلەیە لەو گۆرانی جەمالی برام خوا من هەر بەڕاستی بەس ئەو گۆرانی بۆی حەزەکەم بێ بڵین کاکە جەمال بەڕاستی هاوڕێم بۆ یادی بەخێر بێ عزیزی بەڕاستی بەداخەوە بە ئەوە نێنەوە سەرەوە کۆتایی پێبین هونەری کوردی وەفای بۆ کەس نەبەوە بەڵام ئێمە هەر شەڕی لەگەڵاکەین دەستخۆشی لێوەکەم دووبارە سپاسانە من لە خزمەتان ئێمە جەزای ساس بەجددی شەڕ لەگەڵ هونەری کوردیاکە دەستخۆشی لێ من لەو کاتەوە من ئەڵم ساڵێک و 4 مانگە هاوارەکەم ئەڵم ئەرە کاکە یەک بازرگان بێتە سەرخەت بۆمان هەر هیچ نەبێ هیچ لەنگەرێکمان لەگەڵا بگرێن نییە پێویست ناکات لەبەر چییە لەبەرەوەی ئێمە ئەم شوێنە سەر بە کەس نییە کە زاڕۆ لێ نایێتەوە ڕێزمانەیە سپاس بۆ کۆمپانیای لایفی سلێمانی بەڕاستی من سپاسیانەکەم کە هەموو مانگە 50 کارتۆن ئاو بۆ ئێمە دابینەکان چاویان ماجەکەم ئاوی سلێمانی
دلیڤەریشمان هەیە بۆ ماڵان بە قوربانتان بم بە دووتەنی کورە وە پیکاپ هەموو نەوع ئاوەکانیشمان هەیە جاچ ئاوێکە تێری لێ ناخۆی سپاسی کۆمپانیای ئایکی وەکەم سپاسی کۆمپانیای فازلینەکەم کە خەتەکانیان بەڕاستی بە فری بۆ کردوینەتەوە زۆر سپاسیانەکەن سپاسی ئەو بەڕێزاناکەم کە کۆمنتیان نووسیوە بۆ کاک جەبار و کاگوەلی و کاک جەلال و کاک ڕێباس چاوی هەوادارانی خۆم لە تیکتۆک ماجەکەم سپاسانەکەم ڕێز و حرمەتم قبول بکەن خۆشەویستان من هەتا یەکشەمەکەی تر یەمەوە خزمەتان لەگەڵ هونەرمەندێکی ئەزیزی تر ئەگەرماین ئیشاڵڵا خوای گەورە هەموو لایە سەلامەتکە کوردستانێکی ئارام سلێمانیەکی سەقامگیر و خۆش دەجاری تر سپاس بۆ کاک ئالان بەرپرسی پەیوەندیەکان ڕێزلێنانەکەی کاک جەباریشم بۆ بکەوە بۆ بەریتانیا پێویستێتی ئەوە زەرورە بەس ئیشەکە قرسە ئالان نەرەمری هەتا کاگالان ئەیبینمەوە ئەچینە لای دوو گۆرانی بە دوای یەکا و بەخوای گەورەتان نەسپێرم کاژمێر نۆ ئەو بەرنامەی کاک جەبار ئەچێتە میکس میدیا و لە خزمەتان نابی خوا حافیستان بێ بابە دشوانی ئەسپەیکە و ئەداکەی هەر هەوارێ ئاوابیە سەد وڵام پەیداکەی حکمیشان بەسەر چوو گەورەی بەردی زرا دەکەی سەد هەوارێ ئاوابیە سەد وڵام پەیداکەی حکمیشان بەسەر چوو گەورەی بەردی زرا دەکەی هەد لە قەبری کێوەردەی قیامەت بەرپاکەی قیامەت بەرپا دەکەی ئەیلانە گوڵەکەم بەهارە 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 سەیرەنگای دوودارە ناچینەوە ئەمزارە بۆ دەربەندی بۆ زیارە یادگاریە و هەوارە واک دڵم تەنگ و تارە جێنە زرگەی ڕەبواری عاشق و خاکە سارە عاشق و خاکە سارە چاک نشکم لە دەستداوە بەدەست کچی جوانەوە ڕۆژێک لە دەستیان دەبرم نەچمە خەستەخانەوە یا لە داخی ئەوانە دەکەومە مەیخانەوە پەرشەوی ماڵات بێ سەری منی ڕوتانەوە بۆ جەلال گۆڵێی بەڕادوێ گەڕیانەوە بەڕادوێ گەڕیانەوە
کاگرێ بازم خۆشەوێ بە خاڵە گۆرانەوە بە خاڵە گۆرانەوە هەیلانە گوڵەکەم بەهارە 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 سەیرانگایە دوودارە ناچینەوە ئەم جارە بۆ دەربەندی بۆ زیارە یادگاری ئەم هەوارە واگ دڵم تەنگ و تارە ژێن زرگەی ڕێبواری عاشق و خاکە سارە عاشق و خاکە سارە هەر بژین کەلی گۆیژا هەیا وێزانم کەن کەلی گۆیژا هەیا وێزانم کەن یەکەڵ بە باڵای هەی نەزدارانم کەن یەکەڵ بە باڵای هەی نەزدارانم کەن ئەبێ بە دەست و بە قاچ ئاوا بکە لەبەری ئاو نەکەین ڕەوان وەک دەروێر هەی لە زگری تۆدام ڕەوان وەک دەروێر هەی لە زگری تۆدام ڕۆژیش دێوانە و هەی بێسەر و سەودام بۆ دیدارێکێ هەیە خۆم بەتەمام بۆ دیدارێکێ هەیە خۆم بەتەمام لە کەلی گۆیژا هەیا وێزانم کەن لە کەلی گۆیژا هەیا وێزانم کەن یەکەڵ بە باڵایی هەی نازارانم کەن دەگبیرێ یاران بێنێ ڕزگارم کەن دەگبیرێ یاران بێنێ ڕزگارم کەن هەر بژین هەی شەوانە باوار دەی ڕۆژانە ماچێ شەوانە باوار دەی ڕۆژانە ماچێ باخەم و خەفەردێ بەر لە دڵم وەلاچێ لەسەر باوە شێنجێ هەی بە گیانم دەرچێ لە کەلی گۆیژا هەیا وێزانم کەن لە کەلی گۆیژا هەیا وێزانم کەن دەگبیرە یارانێ کورە بێن ڕێزگارم کەنێ دەستان خۆش بێ هاوڕێیان کۆتایی پێنا دەستی کاکە جەلالی خۆش بێ و گۆرانێ بۆ یادگاری بوو دەستان خۆش بێ